Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستین خوشحالم که اگر ویدیویی ندا. این ویدیو بەشی سێمە لە زنجیرەی ئینگلیزی بۆ ئەوانەی کە پەلەیانە و لەم ویدیۆدا باسی چۆنێتی خوێندنەوەی ئەم وشەیە ئەکەین. ئەم وشەیە بە بەریتانی و ئەمریکی بە دوو شێوازی جیاوازە خوێندرێتەوە و لەم ویدیۆدا باسی هەردوو شێوازەکەی ئەکەین و نمونەی بۆ هێنینەوە. با دەست پێ بکەین. بە ئەمریکی water بەم شێوازە ئەخوێندرێتەوە و بە بەریتانی water یان water بەم دوو شێوازە ئەخوێندرێتەوە بە بەریتانی و بە ئەمریکیش water. با نمونەیەکی بۆ بهێنینەوە لە ئەمریکیە ئەڵێن don't waste water واتە ئاو بە فیڕۆمێ. بە بەریتانی ئەڵێن don't waste water. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بڵایک بکەن بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵشتان نەبوو یەک دیسلایک بکەن و پێم بڵێن چۆن بتوانم ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.